لە منداڵیدا لغم پێیدا تەقیوەتەوە و هەردوو قاچی لەدەستداوە. سەختی ژیان و تەندروستی لەشی گرفتی زۆریان لە بەردەم داناوە، بەڵام ئەو هەر کۆڵی نەداوە. ئێستا خاوەنی کۆمەڵێک پرۆژەی کشت و کاڵی و بازرگانی تایبەت بە خۆیەتی، وەک خۆی دەڵێ، نەک خۆم بەڵکو چەندین خەڵکی تریشم خستۆتە سەرکار. لە ساڵی 1993 ماڵمان لە کۆیە بوو، لە گەڕێکی ئازادی بووین. بۆم بوو تەقەمەنی ئەوانە زۆر بوو بە حکمی ئەوی ماڵمان لە ئەتراف و لە لێواری شارەکەیدا بوو. بۆمبێک بە ئێمەدا تەقیەوە. ئێمە 4 کەس لە ئەندامانی خێزانەکەمان پێکراین بۆ بۆمبە. من هەردوو لاخەکانم لە دەستدا، برایەکم بە ناوی سامان جانی لە دەستدا هەر ئەو کات. دوو خوشکم بریندار بوون، برینداری سەخت بوون، بەڵام سوپاس بخۆ ئەوان چاک بوونەوە. بۆ دووبارە دەستپێکردنەوەی خوێندن ئاستەنجی گەورەی لە بەردەم دروست بووە، بەڵام توانیوێتی ئاستەنگەکان تێپەڕێنێ و ئێستا خاوەن بڕوانامەی ماستەر و وتارخوێنی مزگەوتی ئازادیە لە کۆیە. دوای ڕوودانی ئەو کارە ساتێک کە بەسەرمان هات 7 ساڵ دابڕام لە خوێندن. لە هەولێر دراسات ئیسلامیمان تەواو کرد لە کۆلێژی شەریعە لە کۆیە. خوێندنی باڵامان تەواو کرد لەوێ، یان با بڵێن خوێندنی کۆلێژم لەوێ تەواو کرد. لە ساڵی 2006 بۆ 7 خوێندنی شەریعەم تەواو کرد لە زانکۆی کۆیە. لە ساڵی 2014 چوومە تورکیا بۆ خوێندن بۆ ماستەر، ئەویشمان بە پلەی ئیمتیاز سوپاس بەخوای پەروەردگار کە تەواو کرد. خاوەن پێداویستی تایبەتی ڕێگر نەبووە تا کار و پرۆژەکانی فراوان بکات. ئەزمموی ژیانی ئەو وانەیە کە خاوەن پێداویستە تایبەتەکان دەتوانن سەرکەوتنی گەورە لە ژیاندا بەدەست بێنن. بەو پەڕی هێزەوە بڕیارماندا تەبیعی بە هاوکاری چەند کەسێکە لە دەوروبەرم بوون، ئەوە زۆر بۆ من گرینگە، کەسانێکە بن هانت دەن، کەسانێکە بن پشتگیریت بکەن. مەرز نییە هەر کەسێک کە ئیشێکی کرد هەموو ئیشەکان بە دەست و پەنجەی خۆی بیکە. ڕەنگە تەنها ئیدارە پێویست بێت تۆ بیکەیت، کە ئەوەش بۆ کەسێکی کەم ئەندام و بۆ کەسێکی تر کە جەستەیەکی ساغی هەیە ڕەنگە زۆر وەکو یەک بێ. لەگەڵ ئەوی بۆ خۆم بەدەستی خۆم زۆر ئیش دەکەم، بەڵام ئیدارەکردن و جێبەجێکردنی ئیشەکان زۆرترین کات ئەو خێزانانە دەیکەن کە لای ئێمە ئیش دەکەن. گاوداری و حەوزی ماسی و پرۆژەی کشت و کاڵی لەو پرۆژانن ساڵانێک کە مامۆستا سەفین دایمەزراندون. بەهۆی لەدەستدانی هەردوو قاچی ئەو تەنها سەرپەرشتی و ئیدارەیان دەدات. بەو هۆیەوە ئەم پرۆژانە هەم بژێوی خۆی هەم بژێوی چەند خێزانێکی تر دابین دەکەن. عارەسەمین کوردستان 24 کۆیە.